بە پێی دوایین سەرژمێری کە ئەنجامدرا لە ساڵی 2024 ژماری دانیشتوان لە هەرێمی کوردستان 6,370,668 کەسە. هەتا ئێستا بڵێن لێک نەکراینەوە کەوا چەندی ئافرەتە بەڵا و چەندی پیاوە بەدەستمان نەگەیە، بەڵام بەپێی ئەو ڕێژەیە کە دەرچووە لە بۆ هەر 101 پیا و ئافرەتێکەیە، واتە ڕێژەی پیا و لەگەڵ ڕێژەی ئافرەت لێک نزیکن بە ڕێژەی کەم لە ساڵحی پیاو، واتە 49.6 ڕێژەی پیاوانە بەعفو 50.6 ڕێژەی پیاوانە 49.4 ڕێژەی ئافرەتانە. وەکو باسم کرد بە ژماری دقیق نیمانە، بەڵام بەکو ڕێژە ئەو ڕێژەیە کە باسم کرد لە بۆ هەر 101 پیا و 100 ئافرەتەیە، کەواتە ڕێژەی پیا و لە ئافرەت زیاترە. تەواو بەکۆی گشتیەوە لە عێراق و لە هەرێمی کوردستان و لە هەولێری شوایە. بەڵێ ئەوە هەیە ئەو ڕێژانە بە پێی گروپەکانی تەمەن دابەش بوونا، ئەوانش بە نسبەیە ئێستا لە بەردەستم نییە، بەڵام نسبەکان هەنا خۆی بە پێی گروپی تەمەن دابشکەوە لە 0 تا 5 ساڵ وە گەورەتر، ئەوانەی خوار 5 ساڵە، ئەوەی لە 5 ساڵ تا 15 ساڵە، ئەوانەی 15 ساڵ هەتا تەمەنی کارکردن تا 63 ساڵە، لە 3 ساڵ بەسەرەوەتر ئەوانە هەرویان جیاکراینەوە بە ڕێژەیە، هیچیان بە ژماری دقیق نییە، بەڵام بە ڕێژەنەوەن.